بەڵێ خۆشەویستان لە تەوەری دووەمی ئەمڕۆماندا باز لە بابەتێکی گرنگی تەندروستی دەکەین چونکە تەندروستی ئێستا تەنها لایەنە جەستەیەکە نەماوەتەوە بەڵکو مرۆڤی تەندروست دەبێت لایەنی تەندروستی لایەنی دەرونیشی دروست بێت یاخود دەرون دروست بێت. زۆر جار دەوترێت بەهۆی ئەو ئاڵۆزی کە مرۆڤ تێیدا دەژی بەهۆی ئەو ڕووداوانی کە ڕۆژانە ڕوبەڕووی دەبێتەوە بەهۆی سۆشیال میدیاوە ناتوانێت بەڕاستی سەلامەتی دەرونی خۆی بپارێزێت و چەندین هۆکار هەن بووی کە دەرونی ئێمە تێک بدەن. لە ڕۆژی جیهانی دەرون دروستی ئێمە دەپرسیم زانین چۆن دەتوانین کە ببینە مرۆڤێکی دەرون دروست یاخود دەرون دروستی بەمانای ئەوە دێت کە هیچ کێشەیەکمان نەبێت بتوانین بە تەواوەتی ڕوبەڕووی هەموو ئەو کێشانە بینەوە کە لە ژیانمان ڕوودەدەن. باسیێن بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا کاروان حەمەفەرە چارەسەرکاری دەرونی. مامۆستا کاروان بەخێر بێی. زۆر سوپاس لەشتان ساڵ بێ ئینشاءڵڵا. مامۆستا هەمیشە گرنگە ینی پێناسێکی دەرون دروستی بکەینەوە بزانین بەکێ دەوترێت دەرون تەندروست. دیارە دەرون دروستی پێناسە زۆر هەڵەگرێ هەر گروپێک هەر لایەنێکی تەندروستی بەڵام ئەوەی کە ئێمە بە عمومی وەکو دەرون ناسان وەکو پزیشکان وەرەگرین پێناسەکەی WHO ڕێکخراوی جیهانی تەندروستی جیهانی. ئەم ڕێکخراوەوە ئاماژەی بووە کە ئاڵێ دەرون دروستی بریتیە لە چێژبینی لە جوانیەکانی ژیان لەم چەمکانەیە لە ڕووی جەستەوە لە ڕووی دەروونەوە لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە یاخود لە شوێنی کارکردنت ویستیان ڕۆحیشی بۆ زیاکەن لایەنی ڕۆحید ئەگە تۆ بتوانانی چێژی لێ ببینی بەڵام ڕەزامەندی نەدراو لەو پێناسەیە کۆتایی پێهات کەواتە دەرون دروستی هاوشانی جەستەیە جەستە لەگەڵ دەروونە هەر یەکەیان ئیستیجابەیان بۆ یەکێکی کە هەیە چونکە ئێمە خوای گەورە هەر تاچێت لە ئێمە کە دروست کردووە بە تایبەتی مرۆڤەکان کە ئێمە قسە لەسەر مرۆڤەکەین لایەنی ڕۆحی قل الروح من ئەمری ڕەبی ئەمە خوای گەورەیە ئێمە ناچینە بابەتێکی فەلسەفیە و چۆنە و چیە بێ و ئەمە بەجێڵین ئەمانەتێکە و سپێراوە بە ئێمە ئەوەی کەیەتەوە لەناو بۆتەی شوشەکەیە دوو لایەنە جەستە و دەروونە. زانایان احتیمامێکی زۆریان بە جەستە بووە هەر لە مێژووە سەیری کە ئینسان شوێنێکی ئازاری بووێ برینێکی هەبوو بێ شکاوێکی هەبوو بێ چارەسەری خۆی کردووە بەڵام کار لەسەر ئەوە نائەکرا کە لایەنی دەرونیەکەی چۆن بتوانێت چارەسەرکە هەڕەکە هۆکایەوەش بێ کە لایەنە جەستەکە تۆزە بە مرۆڤ دیارترەوە گلە دیارە زانایان پێشتر کردویانە هەوڵێکی زۆری راوە مێژووی فەلسەفی بخوێنەرەوە بۆ نمونە یەکێک لەوانە فارابی ئیبن ئەبوو حامید غەزالی یعنی ئێسەوەی کە فرۆید ئێمە وەکو دەرون ناسان ئەوەی ئەبوو حامید باسێکە زۆر لەوە زیاترە کە فرۆید باسێکە ڕاستە فرۆید اختراعی خۆی هەبووە ئەم بێ ئەهمیەت ناکەین ئەویش هەی بووە زانایانی غەربی هەوڵێکی زۆریان ناوە بەس ئەوەی کە ئەمڕۆ 10 ئۆکتۆبەر ئێمە بمانوێ قسەی لەسەرکەین وەکو یادێک تقریبا نزیکەی 200 ساڵێکە بێ 180 بۆ 200 ساڵێکە بێ گروپێک کۆبوونەوە لە هەموو عالەما بە تایبەتی ئەمریکا چونکە ڕێکخراوە جیهانیەکانی UN لەوێن هاتن ئەم گروپیان دروست کرد کەوا ئێمە کار بکەین 13 کەس بوون بیدایەت کار بکەین بۆ ئەوەی کە چی بکرێ بۆی مرۆڤەکان دەرون دروست بن. ئەمە ئامانجی سەرچیان بوو ڕۆژی 10 ئۆکتۆبەریان داناوەکو ڕۆژێک لە هەموو جیهانە کە بتوانرێت پێی پێ ببرێت گەشەی پێ بکرێت مرۆڤ دەرون دروست بێوەکۆی چۆن هەوڵەیان بۆ جەستە. زۆر باشە کاکەڕان چۆن ئێمە هەوڵ دەدەین پێستێکی جوانمان هەبێ و پێستێکی تەندروستمان هەبێ قژێکی جوانمان هەبێ کۆ ئەندامەکانی لەشمان بپارێزین و باش بێ پرسیارەکە ئەوەیە چۆن دەرون دروستی بەدەست بێنین چۆن دەروونمان بە دوورخین لەو ئاڵنگاری و لەمپەرانەی کە دێتە بەردەمان و دەیەوێ دەروونمان ناتەندروست بکات. دەرون دروستی ئەگەر بتەوێت ئەبێت تۆ لە دایکی دووجانەوە بەرنامی وەدا بنیت واتە کاتێ ئەتەوێت کۆرپەیەک دایشێک هەڵگری ئەم کۆرپەیە بێ ئەبێ ژینگەکانی بۆ بڕخسێنی لای هەمووان معلومە دایشە دووجانە بێ ئەڵێ لە ڕووی دەرونیە و هەوڵ بن ئارامی بۆ فەراهامکەن خواردنی پێویست لە سێمانگی یەکەما چییە لە سێمانگی دووهەما چۆنە بێت ئەمانە هەمووی کاریگەری مباشری هەیە لەسەر دروستبوونی لایەنی جەستەیی ئەو مناڵەت تەنانەت لایەنی سۆزیش چونکە زۆر لە توێژینەوەکان ئەڵێ مناڵ کە کاتێک کۆرپەیە لە ناو ڕەحمی دایکە لە ناو سی دایکە ئازار و هەستەکانی دایکی ئەگوێزێتەوە بووی واتە مناڵێک لە دایکێکی خەمۆک بێت ئەڵێ زۆر زیاتر مەعارەزە بۆ ئەوی کە مناڵێکی خەمۆک و ترسنۆک و ڕووخاوی لێ دەچێت کەواتە ئێمە بە ئەومان لەبیر نەچێت حل لە سەرەتای دروستبوونی مرۆڤایەتیەوە کە لە ڕەحمیەتی خوای گەورە ڕۆحی پێ بەخشێت
گرنگی پێ ئەدەین هەتا ئەو کاتێک کەیەتە سەر ژیان. هەنگە لە زایان باسی ئەوەکەن ئەڵێن خۆی لە دایک بوون کە ئێمە لە ڕەحمی دایکمانە هاتوینەتە دەرەوە تووشی ترۆما بووین. واتە قەناعەتمان نەکرد و ئێمە زۆر لە دەرونیەکان تەژبیهەکەین بۆی ئەڵێ مردنیش وایە. کاتێ من لە ڕەحمی دایکمان هەریەشە لە ئێمە هاتوون ئەگەر مناڵێ لە دایکە بێ ئەگری. ئەڵێ ئەوەی ئەگەر نەگری ناتەواوە. کەواتە نازانێ ئەم ژیانەی کە بۆی دێت چۆنە چییە؟ چۆنی ئەبێت؟ ئایا دەرونی دروستە بێت، جەستەیە بێت، ئەو خۆشیە کە لای دایکی هەبووە هەموو شتێکی بۆ فەراهام کراوە. کەواتەیەکێ لەو پێداویستیانە بریتێ لە چی؟ لەو چاودێری و لەو ئیحتیمام و پەروەردەیی کە تاچێک لە کۆرپەییەوە بۆی دروستەکەی هەتا دێتە لە دایک بوونەوە. لە دایک بوونیشەوە قۆناغ بە قۆناغ مانگی یەکەم، دووهەم، سێم، هەتا ئەو ڕۆژەی کە ژیانی کۆتایی پێێت. پێداویستیەکانی چین؟ لە پێداویستی بۆ نمونە جەستەیی خۆراکە، خواردنە، ئاوە، هەوایە. لە پێداویستی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە، لایەنە دەرونیەکەی سۆز و خۆشەویستیە، لایەنی خوێندنی هەیە، لایەنی بڕوا بەخۆبوونی هەیە. کەواتە تۆ ئەتەوێت تاشێ دروستکەی ئەگەر بتەوێت دەروون دروست بێت، بڕوا بەخۆبوونی لای بەهێز بێت. چۆن؟ ئێمە کاتێک گەڵێن ئەڵێن با پەروەردەکانمان توموتیژی نەبێ یاخو فەرامۆشی نەکەین، بۆی تاشێ دروستکەین پەروەردەیە بنیاد بنین کە پەروەردەیەک بێ ئەو تاکە بتوانێت ئەتیمات کاتە سەر خۆی. کەواتە دەروون دروستی مامۆسای عەزیز بریتیە لەوەی کەوا من کاتێ ڕوبەڕووی تەنگەژەیەکی دنیایی ئەبمەوە چۆن بتوانم ڕوبەڕووی بمەوە کاتێ تەنگەژەیە ڕوونتەیەکە، چۆن بتوانم چارەسەریکەم. هەمانە پەنا بۆ مادەی هۆشبەرە بە، هەمانە لە ڕەتفعلەکە پەنا بۆ کوشتنە بە، هەمانە خوا نەخواستە بە قسەی نەشیا و وتەی نەشیا و بەرەنگاری ئاستەنگەکانە بێتەوە. هەمانە لەوانەیە زۆر زۆر ریلاکسێکی خۆی بکە و بڵێ ئەمە تاقیکردنەوەیەکە. شێوازی پەروەردەکردنەکانمان بیرکردنەوە و هەزر و هەست و ڕەفتارەکانمانە گۆڕێ. واتە پەروەردەیەک بۆ پەروەردەیەک کەسایەتیەشی دەروون دروستێ بۆ دروستەکە کە چۆن لە تەنگەژەیە بتوانێت چارەسەری کێشەکان بکات. چونکە کێشە ڕوو لە هەموومانەکە بەبێ جیاوازی. باشە باست لەوە کرد کە ینی مرۆڤی دەروون دروست چۆنە و دەروون تەندروست چۆنە، ینی بنمونە پەنابرنە بەرمادەی هۆشبەرەوەوانە. هەر بەڕاستی هەندێک نیشانە هەیە مرۆڤی دەروون دروست بناسرێتەوە پێی، یاخود ئێمە هەست بە خۆمان بکەین کە ئایا بەڕاستی دەروونمان تەندروستە یاننا. بەڵێ تۆ کاتێ ڕوبەڕووی تەنگەژەیە گەبیتەوە کێشەیەکت هەیە لەم کەناڵە بەڕێزەی خۆتانە. ئەگە فێری ئەوە بووبیت ئەو هەنگاوانەی کەوا کاتێ ئەتەوێت کێشەیەک چارەسەرکەی ڕاهێنراوی تەمان لەو پەروەردەیی کە پێ و بەخشراوە. ئەڵێ من کێشەیەکم هەیە بۆ نمونە لەگەڵ دەرهێنەری ئەم بەرنامەیە، کاتی تەواوم نایەتێ کە بتوانم ئەو شتانەی پەیامانی خۆمەوێ بیگەێنم. تۆ دروست کراوی لە ڕووی زانیاریەوە کە چۆن بتانی مامەڵی لەگەڵ ئەو بکەیت. ئەمە خۆی لە خۆیان مەهارەیەکە. شێوازی قسەکردنەکەت، شێوازی ئەو دەربڕینانت کە ئەتەوێت لەگەڵ یا قەناعەتی پێ بکەیت کەوا تۆ مافی تۆیە ئەمە وەربگری ئەوە وەرنەگری. هەر بێنە بەرچاوی خۆت. ئەگەر بە شێوازی قسەی لەگەڵ بکەیت لەوانەیە ئەو ئەوەی کە هەڵچوون و تووڕەبوونەکانی زیاتر بێ و بتەقێتەوە بەڕووی توێە. ئەگەر بە شێوازێ بڵێ بۆ نمونە لە کەناڵێکا کارم کردو بەم شێوازە بەرنامەکانیان زۆر سەرکەوتوو بن، کەواتە ئەوی ژێتە قەناعەتی ئەوەی تۆ کە تۆ توانیتە کاریگەری لەسەرکەی. تۆ لەو کاتەیە کە توانیت زانیاریەکی خودی خۆتت هەبوو بەکاری بێنی لە کاتی گونجاوە، واتە تۆ پەیامێکت هەیە ئەتەوێت لەو کاتی کە ئەتەوێت بەکاری بێنی. نەک وەکو کوردواتە نیاڵە کابرا نازام چەکێکی پێ بوو توانەوە پەلامات دێنوا ژیانە لە مەترسیە تێتی هەڵم گرتەوە بە تەنگانە. کەواتە کەسی دەروون دروستیەشێ لە نیشانەکانی لە کاتی گونجاوە لەگەڵ کەسی گونجاوە ئەتوانێت پەیامەکان بگەێنێ، کەی بیگەێنێ، لەگەڵ چێ بیگەێنێ و چۆن چۆنی بیگەێنێ. ئەمە یەکێکە لە خەسڵەتەکانی کەسایەتی تەندروست. کەسایەتی تەندروست یەکێکە لەوانە هەڵچوونەکانی لە خۆیەوە نییە، واتە کاتێک تووڕەبوونی هەیە تووڕەبوونەکانی لەسەر حەقە، لەسەر واقعە. هیوامان هەیە بۆ نمونە ئەیبینی لە شتێکی زۆر ئاسایە هەڵەچێت تووڕە ئەبێ شتەشکێنێ قسەی خراپەکات، هەر تۆ هەستی پێکەڵێ و کاکە بواکەیت. ینی مە شتێکی وام نەوتووە. کەواتە لەو کەسانەیە کە ئیبینیتەوە ئەمێکێکە لە سیفاتەکانی. ئەمانی کە چارەسەریان بۆ نابێ پەنا بۆ چییە بن؟ هیوا هەیەڵێ بۆ من بۆیە جگەرە خۆم، بۆیە مەشوو بەخۆم، بۆی خۆم سڕکەم. باشە بەسەر چاو لە ڕووی سڕکردنەوە مێش کرد دەمارەکانە سڕە بن. ئەی دوای سڕبوونەکەت چێ ڕوەیەت؟ ئێگە گرفتێکی کە ڕووی تێکردی خۆژیان هەمووی بریتێ لە بەرز و نزمی.
ژیانی هەر تاکێ لە ئێمە ڕۆژێک ئەمە نییە ڕۆژێک ئەوە ئەبێ ڕۆژە شەڕ ڕۆژە ماڵوێرانیە ڕۆژە شادیە خۆشیە کاتە ئەتوانی لێرا بڵێ دەروندروستی مانای ئەوە نیە کە مرۆڤ هیچ کێشەیەکی نەبێیان ئەوە تا هیچ گرفتێکی دەرونی نەبێ نابێ ئەوە مستەحیلاتە لە ڕووی زانستەوە ئەگەر کەسێک کێشەی نەبێ معنای ئەو کەسە ساغ نییە کەواتە دەروندروستی با دووبارەی پێناسەی شکەینەوە بریتی نییە لە نەبوونی نەخۆشی واتە کەسێکە بینی مامۆسای عەزیز نەخۆشیشی زۆر گەورەی هەیە سەیرەکەی زۆر زۆرەی بەهێزە شکر و سابیرە لە بەردەم خوای گەورەیە ئێ باشە لای من و تۆش پرسیار بووە ئەم کەسە سەیرەکەی کەمەندامە خاوەن پێداویستی تایبەتە زۆر مقنعە زۆر بڕوای بەخۆیەتی ئەمە چی لای دروست کردووە ئەو پەروەردە دەرونیە و ڕۆحیەیە کە ئەو کەسەی وا لێ کردووە هەموو ژیانی نەبەستێتەوە بە شتێکی بچوو چونکە بۆ یەکێ لە نیشانەکانی تری کەسانی تەندروست خۆی بچووک ناکاتەوە قیمەتی ذاتی خۆی زۆر لا گرنگە ئەڵێ بۆ نمونە بڕوادارە ئەڵێ خوای گەورە ئەفەرمێت ئینسانمان لە باشترین تەقویە تەسویە کردو دروست کردووە کەواتە من فەزڵم هەیە بەسەر هەموو بوونەوەرەکانە لە جیهانە من باشترین پێگەم هەیە کەواتە ئەمانە ئەهێنێتە یادی خۆی بەمەش پەیڕەویەکە نەک بە قسەکردن کاتێ ئەوێت مامەڵە لەگەڵ تەنگەژەیەکا بکە هەموو ئەمانە لە مێشک و لە زاکریا لە ژیانێ جێبەجێیەکات زۆر باش کاکەڕۆن تا چەند لایەنی ڕۆحی تا چەند تو باسی یەک دوو جار باسی نمونەی کەسی ئیماندارت کرد تا چەند پەیوەستبوونی کەسەکان بەخوای پەروەردگارەوە تا چەند ئەوانەی کە پەیڕەوی ئاینێکەکەن ئێستا بە تایبەت ئێمە باسی کۆمەڵگەی کوردیەکەن کە ئاینی پیرۆزی ئیسلام تا چەند ئەم کەسانە لە ڕووی دەرونیەوە ئەگەر تووشی زەبر ببن ئەگەر تووشی کاریگەری دەرەکیش ببن بەهۆی ئەم باوەڕەوە بەهۆی ئەم لایەنە ڕۆحیەوە کە خۆی وابەستە کردووە بەخوای پەروەردگارەوە یعنی ئەبێتە مایی فاکتەرێکی چارەسەر بۆ ڕوبەڕووبوونی قەیرانەکان کە تووشی دەرونیە بێ باست لە ینی خۆ بە کەم نەزانین کرد بەڵام ێستا لە ئیسلامە حتا لە بەردەمی خوای پەروەردگارە خۆت بە بچووک بزانی تا لە سوژدەیە بمێنیتەوە خۆت لە ئاستی خوای پەروەردگار و گەوری ئاینی ئیسلامە بە بچووک بزانی هەستەکەی لەلایەن دەرونیەوە تینوێتی تشکاوە هەستەکەی ئەو کاتە چێژوەرەگی قسەکە لەوەیە تا چەند ئاین لایەنی ڕۆحیانەت با بڵین لەم بابەتە حزوری زۆر حزوری هەیە بەڵێ تۆ دیقەت بە با بڵین با ئێمە وەکو موسڵمان هەر باسی خۆمان نەکەین دیقەتی یۆگا بە یۆگا دائەنیشێت تەخەیولێ بۆ خۆی دروستەکات تەئەمولێ دروستەکات دوورکەوتنەوەی لە جەجاڵی ژیان ئیسلامیەت دەرونی وا ڕائەهێنێت کە تۆ ئەوە پەیوەست مەبە بە دنیاوە هەر وشەی دنیا لە وشە عەرەبیەکە لە قورئانەوە بیهێنە دنیا یعنی دەنیئە واتە شتێ بێ ئەهمیێت بێ کەواتە تاچی موسڵمان واک فێرەکات کەوا تۆ تەنها دنیات نییە تۆ ئێرە فلتەرێکە پیای تێپەڕی بۆ ئاخیرەتت کەواتە تاچی موسڵمان خۆی پەیوەست ناکات بە ژیانی دنیاوە ئەڵێ ئەگەر دنیاشم نەبێ من ئاخیرەتم هەیە دیقەت بە زۆربەی ئەوانەی کە دنیایان نییە خوان خواستە نەبێ بەوەی کە بڵێ خەسەرە دنیا وەلاخیرە دنیایان نییە قیامەتیان هەیە ئەمە بمانەوێ و نەمانەوێ لە ناو پەیامی ئیسلامە لە ناو قورئانە زۆر باسی کراوە یەکێ لەوانە وتەکانی حەزەتی ئەبوبەکر ئەفەرمێت لە چوار شت ئەمێ خۆم پارێزم لە نەفس لە دنیا لە شەیطان یەکێک لەوانە کە ئەفەرمێ دەروونە نەفسە دیارە نەفس مامۆسای بەڕێز نەفس ئاگادار بین بەردەوام ئێمە سێ چینمان هەیە لە نەفسە بەردەوام نەفسێکمان هەیە ئەگەر ڕامان نەهێنا بێ پەروەردەیەکی باشمان نەکرد بێ شتی خراپمان پێڵێت فڵان کەس مەرحەبایی نەکردی خۆی بە گەورە ئەزانێت تۆ بە چاوێکی سووکەوە سەیرەکات فڵان کەس جوابی موبایلەکەی نەیامەوە کەواتە ئەمە لە ئیسلامە لە قورئانە ئەمەژەی پێکاڵێ ئەمارەتون بیسووئە تەنها شەهوەت و خۆشی و تێرکردنی حەز و ئارەزوەکانیەتی نەفسێکی کەمان هەیە یەنە چینی ناوەڕاست و پێوتێ نەفسی ئەنا لە ئەنایە لە فرۆیدیەکانە بەکارێن بەڵام کێن مقارنەیەکەینەوە لەگەڵ ئاەتەکانە و لەگەڵ قورئانە سەیرەکە نیەتە سەر ئەو واقعی ژیانی واقعی ڕاستی تۆ چییە تۆ کەسێکی موچەکەت ئەوەیە کرێکی دیا کرێکی نیت کەواتە ئیسلامیە و لەسەر ئەم واقعی تۆ ئیشەکات ئەگەر کەمت هەبوو ئەفەرمێ بۆ نمونە زۆر بەڵگەی ئاەتی دەیاتێ چۆن پەیامی ئێمە چییە کلیلەکەی ئێمە قورئانە و حەدیسە لە قورئانە ئەفەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم کەواتە من پاداشتێکم هەیە تەشجیع و بڕوا دەرونیەکەی خۆمی پێ بەهێزەکەم ئەڵێم خوای گەورەیەوە نییە فەرمێ لئین سەبەرتم
ئەگەر ئارام بگرن لەسەر بەڵاو و زەحمەتەکان من پاداشتێکی گەورەتانەیە ئێمە نەبڕاوەیە کەواتە لە زۆر شوێنە تۆ ئاینی ئیسلامیەشێکە لەو ئاینانەی کە تەشجیعی تاکەکانی کۆمەلگا ئەکات کە تەنها بێهودە نەبن لە دنیای ئەگەر شتێکیان لە دەست چوو بۆ نەخۆشیەکەت ڕوتیێگا ئەڵێ ئەمە پاداشتێکەوە خی گەورە پێی بەخشیوم ئێوە تاقیم کەتەوە بۆ هەرچم جێشی تەنگەژەی ژیان ئیسلام پاداشتێکی دانەوە دیارە خی گەورە دایناوە لە ڕێی پێغەمەرەکەیەوە ئەمە پەروەردەیەکی تاچی مسلمانەکە اینجا مامەسا بە لێتی نەشارمەوە قەناعەتان بێت ئێمە وەکو سایکۆلۆجی وەکو دەروون ناس وەکو معالیج زۆربەی ئەو کەیسانی کە من وەکو خۆم لەم بوارەیە دەمێکە کارەکەم کەمترینیان بڕوادارەکانە کەمترین بڕوادار لایەنی تاوان ئەنجامەیە کەمترین بڕوادار تووشی تەنگەژەی دەرونیە بێ بەڵام تەنگەژێکی دەرونی زۆر بە ئاسایی لێ دەرەچێت وەکو نەخۆشی و پەتایەکی ئاسایی بەڕێیەکە بەڵام کەسەکانی کە لایەنی ڕۆحیەکانیان لاوازە ئەو پەروەردە ڕۆحیە نەکراون زۆر بە زەحمەت لێ دەرەچن ئەمەشە ئێمە ینی لایەنی ڕۆحی لایەنی ئاینی لە هەر تاچێکە کە ئەمانوێت چارەسەری بۆ بکەین زۆر بە هەندی وێریەگرین کەسێک هەیە بۆ نمونە ئەڵێ من تەنیا ویستومە سەردانی کەسێ بکەم بە قورئان شیفام بێ ئێ باشە پێڵێن ڕاستە ئەوەنی خی گەورە وەسیلەی بۆ داناوی ئەوە نیە دکتۆری بۆ ڕەخساندووی ئەوە نیە حەپ و عیلاجی هەیە ئەوە نیە ستافێک هەیە لەم بوارە ئیشەکەن کەواتە تۆ ئەمە خۆت وا لێ مەکە خۆ بەسەریتەوە بۆی کەوا بڵێ قورئان شیفایە ڕاستە قورئان شیفایە بۆ چ مەرحەلەیەک کە خی گەورەیەوێ کار ئاسانی لە ئیشەکان بکات کەواتە تۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ ئیش لەسەر چیەکە ئیسلام ئیش لەسەر بیرکردنەوەکانەکە بۆ نمونە کەسێک هەیەڵە کاکە گیان ئەوەی چینی موسڵمان بێت کەسانی تونڕەون یە لە ناو فکرەکانە پێتەڵێن نەخێر کەسمان هەیە تونڕەوە کەسمان هەیە زۆرمیان ڕەوە کەسمان هەیە حەقە کەسمان هەیە ناحەقە خۆ موسڵمانیش ناحەقیەکات بەڵام پێتەڵێت چییە ئەڵێ درۆ مەکە کە کاتێ پێت ئەڵێ درۆ مەکە مامۆسای بەڕێز ئەمە کلیلی تاوانەکانە کەواتە کە درۆت نەکرد دڵنیا بە فلتەری هەمووی و لێ بەستێتەوە بۆ ئەبێ ڕازگۆ بم لەگەڵ توە ئەبێ ڕازگۆ بم لەگەڵ خودی خۆمە لەگەڵ خوایە ئەبێ ئەو دوکانارەی کاڵایەک بە من و تۆ ئەفرۆشێ ڕازگۆ بێ لە کەسابەتەکەیە خیانەتی تیانەکە کەواتە ئیسلامیەت سەرچاوەی گرێەکەی بۆ ئەکاتەوە چۆن پێتەڵێ چی بکە اینجا ئەو نوێژ و تاعەت و ڕۆژ و زەکات خۆشترین شت لای ئینسان پارەیە لە دنیاە ئەو پێتەڵێن نیسبەتێ لە پارەکەەوە بێ ببەخشیت یاخرەمە بە هەموو کەسێ ناکرێت ئێمە پارەمان زۆر خۆشەوە حەزەکەین داین پارەمان هەبێ و سەروەتمان هەبێ ئەم ئەڵێ بیبەخشە بیبەخشی لە پێناو چیە ئەڵێ باشە من کەسێک چاکەی لەگەڵا کردوم پارەی ئەمێ یا کرێی بۆ کرێکاری بۆ کردوم پارەی ئەمێ ئەم ئەڵێن نە بۆ ئەو خۆشەویستەی کە ڕەبتە لە بێنی تۆ خوداوەندەکەتە لەو پەیامی کە تۆ پێڕەویەکەیت کەواتە کۆمەڵێ بەرنامە و منهەجی زۆر ڕێک و پێشی بۆ داناویت ئەگەر کەسێ بتوانێت تاچێکی لێ دروستکە زۆر 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 دەروون دروستترە لەو کەسانی کە بێبەرنامە لە ژیانە ماڵساکاران چی دەبێتە هۆی تێکدانی سەلامەتی دەرونیمان یاخود تەندروستی دەرونیمان من پێم وایە سەرڕایەوەی کە ژینگە و بارودۆخ کاریگەری لەسەر هەر یەکێک لە تاکانە هەیە بەشێکی ناسەلامەتی دەرونی پەیوەندی بە تاکان خۆیانەوە هەیە لە شێوازی بیرکردنەوە و ڕەفتار و هەڵس و کەوتیانە پێت وایە چ شتێک دەرونمان تێگا بۆی خۆمانی لێ بە دوور بکەین ئێمە وەکو چارەساز یاسایەکمان هەیە بیردۆزێکمان هەیە پێڵێن بیرکردنەوەکان کاریگەری هەیە لەسەر ڕەفتار و سۆزی ئێمە کەواتە من کاتی ئێم پەروەردەی تاچیەکە کەم لە بەردەستی خۆمە بیرکردنەوەکانی بۆ باشەکەم بۆ نمونە بیرکردنەوەی لەوەی پێڵم ئەڵم کاتێ موسیبەتی ڕوو لە تۆ ئەکات ڕوو لە هەموو خەڵکانێک ئەکات من ئەم بیرکردنەوەی بۆ گۆڕم تووڕە نابێ هەڵ ناچێت بۆ شێوازی بیرکردنەوەکەی بیرکردنەوەیشی متەتەڕیف نییە یەکێکە لە بیرکردنەوەکەی پێ ئەڵێم بۆ نمونە کاکە تۆ یەکێک لەو بیرکردنەوە هەڵانە بریتە لەوەی شتەکان بە ڕەش و سپیە بینیت ئێ باشەوە پێغەمبەر فەرمی خەیر الئوموری ئەوسەطهم دەی وەڵاهی لە چارەسەری دەرونی شایمە وای پێڵێن ئەڵێن نە ئەوە چاک بە قاعیدەی شکەی پێڵێن ئەڵێن کەمال کەمال تەنها خوای گەورە ئەتوانێت کەمال بێت پێرفێکت بێت هەمومان نوقسانین لە شتێکان نوقسانین هەڵچوونم هەیە زۆر کەسێکی باشم بەڵام جاروبار هەڵەچم بەس دەتوانم کۆنتترۆلی خۆم کەم ئاسایی ئەگەر کەم و کورتیەکان هەبێ بەستەواوکەری یەک بین کەواتە کۆمەڵێ بەرنامە هەیە لە بیرکردنەوەکانە چارەسەری هەستەکە کە کاتێ هەستت تۆ تووڕەبوونەکانت چاکە بێ ڕەفتاری شەشت ناشکێنیت قسەی خراپ بەدەم تا نایەت خەوت تێک ناچێ
قڕگە وشک نابێت سوور نابیتەوە لە ناو کۆمەلگایدا نابڕێ وەکۆ کەسانی تووشی خەمۆچیە بن تووشی یەس و دابڕانێکە بن ئەڵەن ئیتر سەری دنیا بە پوش گیرا و سوتاوە و من هیچ شتێکم لە ناو ژیانە نەما خوانەخواسە پەنا بۆچیە بن بۆ کۆتایی هێنان بە ژیانی خۆیانە سەیری کە مسلمانێ زۆر بەکەمی ئەگەرەوەی بڕوادارێکی سەقامگیرە لە ئیمانە مستحیلە بڵێ خۆمە کوژم یعنی هەموو عەزابێکی بەسەر هاتووە نمونەی یەکێ لە پێغەمبەرەکانی ئیتێ چێە حەزرەتی ئەیوبە پێم وایە ئەم هەموو کۆست و تەگەرەیە خوای گەورە بەسەری ئاهێنێ ئەو هەشکر و سابیرە لەسەر ڕاستە کاکەڕۆن کاتمان نەماوە بابەتە کرد بەڕاستی زیاتر هەڵەگرێ بەڵام وەک دوا پرسیار بە کورتی هۆرمۆن و ژینگە و هاوڕێ ئەم سێشتا تا چەند کاریگەری ڕاستەوخۆ ئەرێنی و نەرێنیان هەیە لەسەر دەرونی تاکەکان بەڵێ دیارە هۆرمۆن مەبەستێ ئەوەیەکەوە ئێمە چەند مادەیەکی کیمیایی لە ناو دەمار و لە ناو ئەعسابمانە هەیە مامۆسای بەڕێز خوای گەورە هەموو هۆرمۆنەکانی پێبەخشیوین هۆرمۆنی خۆشی ناخۆشی حتا ئەو مادەی مۆرفین و تلیاکی کە خەڵک بەکارێنێ ئەلێرا هەیە لە ناو دەمارەکانە هەیە بەس بە نیسبەت کەسی ئالوودەبوو کە پەنا بۆ مادەی هۆشبەرە بە ئەچێت درۆی لەگەڵەکە مادەکەی ئەیاتێ تێکیات ئەژنا کاتێت تو ئازارێکت هەیە کۆنتترۆلێک هەیە لێرەوە کۆنتترۆلەکە بۆ هۆرمۆن لایانی فەسلەجیەوە پزیشک و دەرمان و تیشک و چی و چیمان هەیە بەڵێ یەکێکە لەو کاریگەریانە بەڵام ئاگادار بن من کاتێک خوورپەیەکم بۆیەت خەبەرێکی ناخۆشم بۆیە هەستەکەم لەشم سڕە بێ ئەلەرزم کەواتە لایەنە دەرودیەکە تەسیر لەسەر لایەنە فسیۆلۆژیەکە ئاکات ئەمە ئەو هاوڕێ بە تایبەتی کاتی خوێنکارێک یاخود مناڵێک لە پۆلی لە تەمەنی 6 ساڵی ئەچێت هاوڕێتی دروستەکات و کاریگەری هاوڕێ زۆر زیاتر لە دایک و باوک لەو قۆناغەیە ئەمە بۆ پرسیاری دووەمیان بۆ پرسیاری سێهەمیان ژینگە ئیتر ژینگە بە هەموویەوە بیگرە ئیعلامەکەی تۆ ئەگەر ئیعلامەکەی تۆ پەیامێکی جوانم پێ ببەخشێت من زۆر ئیسفادەی لێ یەکەم لەوانەیە ڕۆژێک گوێ لە پەیام بگرم پەیامێکی جوانم بیتێ بەزە چمە کەناڵێکەوە یاری لە یوتیوبێکەوە لە شوێنێکەوە ژەهرم پێ بەخشێ کەواتە دەوروبەر بەڵێ ئێمە وەکو دەروون ناسان لایەنی ناوەچی ئەوەی کە پەیوەستە بە خۆمەوە هەر تاچێک لایەنی دەرەچیش بە هەند وەرەگرین هەنگێ لە زایان ئەڵێن نەخێر جینات زۆر بۆی هەیە ئێمە ژەڵێن بۆی هەیە کەسێک هەیە لە باوانی و نەخۆشی دەرونی بۆ گوێزرێتەوە بەڵام ژینگەکەی بۆ کۆنتترۆلکە لایەنی دەرونیەکەشی کۆنتترۆڵە بێت کەواتە هەردوو بە پێی یەک کاریگەریان هەیە دەستخۆش بێت زۆر بەڕێز کە کاروان حەمەفەرج چارەسەرکاری دەرونی سوپاس بووی لەگەڵ سەلامەتی دەرونی بۆ هەموو لایەک